يا الله سبحان الله لە زەخمەتی و شازۆی ئەم موبایلە ناوازێت چونکە کامێراکانی یەکێک لە شازۆترین و زەخمترین پێشکەش دەکەن بەهۆی چیەوە بەهۆی پەرەپێدرا لەلایەنە خودم پاڵپشت لەلایەن کۆمپانیای ئێکسمەیژەوە چیتر زیاد لەمانەش خاوەنددارێتیە خود بڵێم بەرگری لە خاوەنی بەهێزترین ڕوونمایە تاوکو ئێستا بۆ شکان بێت ئەتوان بۆ زمانێکتر بم دەبابی بەسەر بخە هەروای دەیداێت بەسە تەواوی درێژەم بابەتە و زیاتر لە ناوڕۆکی ڤیدیۆی داهاتوو جێبێڵە یا الله السلام عليكم ورحمة الله وبركاته هیوا زادە دیلمانی و هەمیشە لە کەناڵە زمانەکە تێک پۆستەوە خۆمە خۆشحاڵ دەزانم کە ریڤیوێکی تەواوەتی یاخود بڵێم پێداچنەوەکی زۆر ناوازە بۆ ئەم شازە دەکەن کە لە سەرەتا ئاماژم پێدا کە ناوی چێوچویش هواوی مەیت 50 پرۆیە بە جۆرە تایبەتەکەیش کەنۆ گڵاسەکە لە داهاتوودا ئەماژە و خستۆری تەواوەتی بۆ بەشە دەکەین کە ئەتوانم بڵێم یەکەمین کوردم لە هەموو عێراق کە پێداچنەوە موبایلە شازۆیە بکەم کە ئەمە جێگەی خۆشحاڵی و ینی پێزانینە بەڕاستی کە تا ئێستا هیچ کوردەکە نەیکردووە بەڕام کوالێتەکەی ئێمەش نازدارە ها بینی خۆمان بێ با دەست پێ بکەین سەرەتاوەک هەر بە لایەن خۆمەوە کە ڕیڤیو هەموو موبایلێک دەنیزان دەست پێ دەکەم لە بەشی سەرەوەیدا مایکێک و ئایربلاستەر بەدی دەکرێت بۆ کۆنتڕۆلکردنی و ئامێرانی کە لە نێو ماڵدا یاخود هەر ئامێرێکی ترکە بتوانێت لە ڕێی ئایربەستەرەوە پێیوەست بکرێت لە بەشی دواوەیدا خود یەکسەر بسمە بەشی دواوەیدا ئەوەی ئێوالە کە زۆر یعنی جێی سەرنجی ئێوالە بەویش بەشی دواوەی بوو و دیزانی کامێراکانی کە ئێوە دەتان پرسی دەتاخود لە زۆربەی کۆمنت و پۆستەکان دەمدی دەتان گوت کۆنە کە موبایلە دیزانی کۆنی بکاردو یاخود دیزای شێوەی تەباغ دەچێت کە تەباغی چوارچەند منەمانە هە دیزانی موبایلش دەگرێتە خۆکوس دیزانەکانی آیفۆن کە دووبارە دایدەنایەوە ئەمەی دەبێت کە لەسەر سەکۆیەک دایناوە چوار کامێرا و فلاشێک وە مایکێک دیزانەکەی بەلای منەوە دیزانێکی زۆر جوانە و ئەو ئەڵلقەیەی یاخود لەم شێوە ئاڵتونێک کە دەوری دەوامەشیان هەزوو زۆر جوانە بە پێی کەس دەگۆڕێت ئایا جوانە لایەن جوانی نییە بە کەیفی خۆیتی ینی هەر کەسە و ڕخنە پێشنیاری خۆی لەسەر با درێژی زۆر دەمێت دیزانی دواوە کە ئەمە بۆ بەشەی دواوەی و تا بەدونی کامێرەکان لە دو هاتوودا دێمەسەر لە بەشی خوارەوەژداوە هەمووەوەی مایکێکە و دەرسی تایپسی و بڵندگۆیەک لە بەشی خوارە بەش سەرەوەژدا بەدی دەکرێت و لە بەشی لاکانیش لە بەشی لا هیچ بەدی ناکرێت لە بەشی لا ڕاستیدا دوگمەی پاوەڕ و دوگمەی زیادکردن وەرپێنێت لە بەشی پێشەوەدا لە بەشی پێشەوەدا کا دیزایانی ڕوونماکەی بۆ خۆشەویست بخەمەڕۆ ئەویش هەبوونی یاخود لە خۆگەری نۆچەکەیەتی کە ئێوە زۆر گلیتان لەوە هەبوو کە بۆچی ساڵانی ڕابردووی گەڕاندۆتەوە سەردەمی 2022 بۆ 2020 کە ڕاستە ئەمە شتێکی کۆنە بەڵام واوی ئاماژەی پێداوە و لە کۆنگرۆ لە پۆستەکانیدا کە نزیکە 6 هەستەوە لەم نۆچەدایە ئەمە نۆچێکی بۆ دەبێت خۆ دیزانێک بکرێت بۆیە گەڕاوەتەوە سەر دیزانی قەدیم کاویش مەیت 20 پرۆ بووکە بە هەمان شێوە چونکە زۆرترین هەستەوەی لە خۆی گرتووە کە لە داهاتوە دێمە سەربی چی لە خۆی گرتووە ئەمە دەربارەی دیزانی موبایلەکە بوو بە تەواوەتی ئەوەی بمێنێتەوە بچین سەر چەشنی دواتر و قسنۆری دواتر هەر لە بەشی دیزانەکەشدا ببینێمەوە بۆی خۆشەویست ویش لە خۆگری بڕوانامەی ئاپی 68 کە لەم نەوەیەدا خودم نم میتا نوێدا بەرزی کردوەوە بۆ 6 متر کە هاوشانی ئایفۆنەکان کاوانی شتاوەکو 6 متر دەتوانن بۆ ماوەی سێ خولەشی بەڕاستی جێی ناوازەوە دەستخۆشی بۆ هەواوی کە نوێگەری و ئاستە باشی کردووە بەنسبەت بەربوونەوەوانش هەلە تایبەتمەندی ڕووماکەدا باسی لێوە دەکەم بەشی دواترمانەویش تایبەتە بە ڕوومای ئەم موبایلە ڕوومای ئەم موبایلە خاوەندەراتی لە ڕوومایەکی زۆری ئۆلیدی 6.74 ئینزا کە ئەتوانم بڵێم بە پێ ڕسێرچەکانم بێ لەلایەن کۆمپانیای بۆی چینی و سامسۆنگە بۆی دروستکراوەوە لە خۆگری یاخود بڵێم بە خێرایی 120 هێرتزەوە تێک ڕابڵانداوی سەر 300 هێرتزا کە ئەمە ڕاستە کە دەڵێن 300 هێرتزە ڕێژەی کەمەوە لە هەندێک موبایل هاتووە 2500 هێرتز بەڵام لە ڕووکاری هوای و ڕوونمای هواوی دە بەڕاستی جێگەی ناوازە هەنیار 50 پیونە ناو لەم سێکی زۆر خۆش و ناوازی لە خۆ دەگرێت ئەگەر بێت بەبێ درێح بەکاری بینی ئەمە دەربارەی هەندێک بەشی ڕووماکەی بووە بەڕوونی یاخود بڵێم 1.5 کەی و بە لە خۆگرتنی 400 نزیکەی 430 ppi کە بەڕاستی توانم ڕوونمایەکی باش نەوزەندی بکەم بە کە 1440 هێرتزش لە خۆ دەگرێت بۆ لە ناوبرتیشکە زیان بەخشەکان کە ڕێژەیەکی ناوەندێت تا تاوکو ئێستا دیت بێتمان هەتاوکو 21 هێرتز تووە خود 2600 هێرتز تووە کامەش ڕێزێکی باشە بە موبایلەوە تێکڕای ڕۆشنایی لە موبایلێدا ئەویش هەتاوکو 1400 نزیکە 1500 نێتز دەڕوات ئەمە دەربارەی بەشی ڕووماکەی بوو تایبەتمەندە ناوچەکانی بەشی ڕووماکەی بوو و جیالەمانش کە باسم لێەوە کرد ئەویش لە خۆگری ئەمە بەشانێکە لە بەدەستماندا کەڵۆن گلاسە جۆرە تایبەتەکەیەتی کە خۆشحاڵانە هاتۆتە حێراق و بەردەستڕاوچکە بە دوو جۆر نمایشکرا موبایلەکە ئەم کەڵۆن گلاسە چیە ئەم کەڵۆن گلاس کە پەرەپەرای کۆمپانیای هواوی
دەڵێت سینێکی شوشەیە گڵاسە لە سەر ڕوونماکە جێگیر کراوە کە وا دەکات هەتاوەکو 10 هێندە ڕوونماکەت بەهێز بێت بە کەیفە خۆچی پێ دەکەم موبایلە بە زمانی کوداوەرەکەی خۆمان بێم نەتبلێ چ لە ڕۆیشتکان و تێستەکانمان بینیوە بەڕاستی جێگەی ناوازە خۆ 10 هێندە ڕوونماکە بەهێز دەکات ئەم چینە وا لەلایەن بڕوانامەی سویسری SGS ئاستێکی زۆر باش پێدراوە کە تا 5 ئەستێرەی پێدراوە ئەمە بەڕاستی جێگەی خۆشحاڵی دەستخۆشە بۆ کۆمپانیەوەیەکە ڕوونماکەی بەم شێوە بەرەو پێش بڕۆ لەلایەن بەهێزیەکەیەوە بەشی دواتریشمان تایبەت بە دەبێت بە خڵم خستۆرێکمان دەبێت بۆ ئەویش کە چیپسێتی موبایلەکە چیپسێتی موبایلەکە بە کاربەری سنابدراگۆن 8 پلس نەوەی یەکەم دەبێت و ڕاستی ساڵی ڕابردوو بەڵام بۆ ئێستاش هەر کەڵکی خۆی دەبێت و ئاستا ناوازەکەی خۆی هەر پێشکەش دەکات چکە لەبیرمان نەچوو ڕۆکارەکەی هواوی تامان و ئەڵمانە هەر لەگەڵ ئەمانەشدا ببینینەوە بەڕایالی فۆرجی کە ڕاستە ئێوە هەردیسان بڵێمە لە زۆربەی کۆمنت و پۆستەکانتان گوت کەمە 5G نیە 5G هاتووە کوردستان لەوانەیە بە ساڵێکی درێژ نەگاتە کوردستان جێی سەرنجە بەڕاستی موبایل 5G بێ 4G بگرینەوە نیە گرنگە پرۆسەرەکەی کە لە سەر هواویە ئاستێکی زۆر باش پێشکەش بکات ئەمە لایانی خیراکەت و لەلایانی ISP-کەشی بۆ کامێراکەی لە داهاتدا بۆتان دەخەمەوە لە بەشی دواترمە ئەمە دەربارەی ڕقەواڵەیە خود بڵێم بەکاربەری و خود پرۆسەرەکەی موبایلە خاڵا بەهێزەکە کە کەمێک پێش ئێستا باسم لێەوە کرد کە جەوهرترین لە موبایلەدا ئەویش ڕووما بەهێزەکەی بوو وە جەوهریش هەلە موبایلەدا باس لێ بکەم ئێستا باسی دەکەم ئەویش کامێراکانێتی بەجددی سەرسابوو لە هەر هەمووی پێشەوە دواوە هەموو ئاستەکانیش با بۆیە تا مخەمەڕ و ڕاستەوە دەڕێن هیوە هەرچێ ئازبەرزێکی دێتە بەردەست دەڵێ ئەوە شازە ئەوە دەرەجەیەکەوە ئەوەیە ئەگەر دیقەت بدەن شامی 12 ئەلتران بۆی خۆشەویست خستەرەوە کات وامڵم یەکەمین یوتیوبەریش بوو بەڕاستی کامێراکەی نایە بوو کە بەهۆی پاڵپشتی لایەن کۆمپانیای لایکایەوە بوو هەموو دۆخەکانی هەموو شتەکان ڕێک پێک بوون بەڵام ئەو ئاستی خۆیان زۆر ناوەند لە سەدەمی خۆیان زۆر باش بوو پاش ئەو آیفۆن 14 پرۆماکسم بۆی خۆشەویست خستەرەوە کە ئاستی کامێراکەم بۆ هەموو چەشنی خستەرەوە بەڕاستی ڕام لێ بوو بە تایبەت ڤیدیۆکەی و هەندێک چەشنەکانی پۆرتڕێتیش بەڵام ئەم موبایلێ هەموو شتێکی هەموو شتێکی پڕکردوتەوە عنی چ لە ڕۆی ڕنگ هەموو ئێستا بۆی خۆشەویست دەخەمەڕ ئەوەی دەمێنێتەوە لە موبایلێدا کە پێشەوەی دەست پێشی تابەتەکانی کامێراکەی بم ئەویش ئەم ساڵ کە جیاوەی کە بۆندەکەی نەما لەگەڵ لایکە چوە پاڵ شاومی بۆندی لەگەڵ کۆمپانیای ئەکسمێجی چینی پێی نازان وڵای چینیان ئەڵمانیا بەڵام ئیمزا کرد و گەشتن بەوەی کە باشترین ئاس پێشکەش بکات جا لەمانەش کە کۆمپانیای ئەکسمێجی پاڵپشتی کردووە ئەی تیری کرانەوەی کامێراکەی کە ئەتوان بڵێم یەکەمین موبایلە و ئاستەنایابێ پێشکەش بکات چ بۆ دۆخی ڕۆژ چ بۆ دۆخی شەویش کە پاڵپشتێکی سەرەکیە بۆ دۆخی شەویش چۆن ئەمە کە لە پێشودا ساڵی پار دیدەنی ئەم موبایلە بوون ئەوی سۆنی پرۆ بوو سۆنی پرۆیەکە تیرێکرانەوەی لە خۆگرەوە نابی بڵێن موبایل یەکەمین موبایلە بەڵام ئەو چی کرد بوو لە قەبارەی فەتحە یاخود بڵێم 2 هەتاوەکو چوار و بەڵام ئەمە 1.4 هەتاوەکو چوارە ئەم ڕێژە زۆرە ینی هەم بۆ پۆرتریت کە هەتا فەتحەی کەمتر بێت باشتر و چاترەوە هەمیش ڕووناکی زیاتر دەچێتە نێو هەستەوەری موبایلەکەیەوە ئەمە یعنی سۆنێکی هەوەلانەوە ئەمە زۆرترین خاڵ کە باسی لێوە بکەم ئەویش فەتحەتی لە خۆگڵی و پاڵپشتی کۆمپانیای ئەکسمێجی ئەم موبایلە کە جا لەمانەش چەندین وێنەی ناوازەی شەو و ڕۆژی پێدەگریت ئەمە ئەوەی دەمێنێتەوە هەر لە پاڵام تایبەتمەندیانە ئەویش کە هەستەوەرێکی لاوەشی لە خۆ دەیرە کە ساڵی ڕابردەوەیش سۆنی IMX 766 کە پێدەچێتنەوەی دوم بێت بە پێی پێشبینی خۆم کەم ئاستەنایابە پێشکەش دەکات بەڕاستی سەیرە و زۆری کەڵە فرتەرەکەی پێکسڵەکەشی گۆڕیوە هەر ئارار وای بێ کە لەلایەن کۆمپانی هوای پەرە پێدەێت کە 100 زیاتر ڕووناکی هەڵدەمژێت کە بۆش وای کردو بۆ دۆخی شەویش هەروێنێ یەکزار نایە بچرکێنێت جا لەمانەش کە تیرەی کرانەوە کەش 124 پاڵپشتەرە هاتناوە و ئەو ڕنگانی کە دەستنە سەروی هەستەوەری کامێراکە کە بڕوونی 5 مێگاپیکسڵ و ئاسەکەشم بۆی خۆشەویستەرەوە کە ئەمە ئەو وێنانەکە دیدەن بەڕاستی هەنیچی نێشتۆ بۆتن کەمێک بەلای وارمدا دەڕوە هەر وەکو کامێرە 200 مێگاپیکسلی سامسونگ 23 ئەلترا بۆرن ئەمەیە بەڕاستی و جیا لەمانش خاوەنی چەندین دۆخ و فلتەرە ڕاستی ئەمە زۆر ناوازی کرد وەکو بۆی خۆشەویست بخەمەوە ئەویش سێ دۆخی ناوازە لە خۆ دەگرێت کە بە ئەماژە پێدا پاڵپشتی کۆمپانیای ئەکسمێجی بوو کە دەتوانێت وەشکە لە کاتی کڕی موبایل یاخود کە لە شۆڕۆمەکانی هواوی دیدەن و پێیوەست بن کە لە هەلەکاتی ئەوەدا ئۆرجینال و ڤید و برایتی هەیە کە لەلایەن ئەکسمێجەوە ئەمەژە پێدەدرێت نامەوێت زیاتر درێژە پێ بدەم بۆ خۆشتان هەدی دەنی من تەواوە ئەمە تەواوتیم بۆ خستە خۆشەویست خستە ڕوو ئەمە ئەو بچینە سەر بەشی دواترمان ئەویش دۆخەکانی ترکە لە موبایلەدا هەبێت ئەویش سلۆمۆشن بزانین سلۆمۆشن لێسادا تاوەکو چەندە تپژیری دەکات هەر لەسەر ڤیدیۆکەش داماژە پێدەدرێت ئەوەی دەمێنێتەوە لایت پینتینگە ڕەلیەنسە ستیکەرسە سوپەر ماکرۆش هەلە خۆ دەگرێت بە پاپشتی کامێرای گۆشە فراوش کێستا دای باسی لێوە دەکەم ئەمە ئەو و دۆخی هەڕێسیش یا دۆخی ئەم هەرڕەسەوا دەکات بەرزترین کوالەتی وێنە بچرکێنێت کە لە بۆی خۆشەویست دەخاتەوە کە زۆرترین دیتەر لە ئاماژە پێ بدات ئەوەی دەمێنێتەوە چیترە دوال ڤیدیۆش لە زۆری موبایلەکاندا بەردەستە هەلە کامێرە سەرکی ببینینەوە کە ئەمە پۆرتڕێتەکانە پێمان سەرکاتن بەجددی وڵا هیچی نەوتە دۆ بۆزن کە لە پێگەی دێک سومارشدا بەرزترین خاڵی تۆمار کردووە کە لە ڕزبەندی یەکەمە هەم لە ڕووی فۆتۆ هەم لە ڕووی پۆرتڕێتش کە لە ڕووی پۆرتێتەوە تەمەە ناکەم هیچیان بگەنەوە لە ڕووی بڕینەوە ڕووی بڕین زۆر یعنی هەر پێشی سامسۆنج داوەتەوە سامسۆنگ بەی بای لێ کردووە
يعني هم قسم هەر با سکرین شۆ بڕوا لە ناو ڤیدیۆیەوە بەجددی هیچ ناگاتەوە هەواوی لە پۆرتڕیت لە ڕووی بڕینەوە لە ڕووی ڕەنگەوە لە ڕووی هەموو شتێکەوە ئەم مۆبایلە بێرە کابرا لە پۆرتڕیت بە کەیفی خۆت و بە یەکێک سودوەک سو سێکسش وێنە دەسرکێنێت بەسنی سەر کامێراکانی تریش کامێرای دووهەم لە مۆبایلێدا ئەویش 13 مێگاپیکسڵە زۆری گۆشەفراوان و گۆشە بە پەیوانی 120 پلە کە ئاستێکی زۆر باش پێشێش دەکات سلۆری ڕەنگەوە کە ئەکسمێجی پاڵپشتی کراوە قابلی وێنێکی باش نەسکێنێت زۆر ناوازەی و ڕام لێ بۆ هەم بۆ دۆخی ئاسمانەوە زۆر بێ چێشتەکانی تش کە لە گۆشەفراواندا بێدەگرێت پێشتر ئاماژە پێدا کە دۆخی سوپەرماکرۆ یاخود بە لە ڕێی سۆفتوێرەوە دەتوانێت وێنەی ماکرۆ مۆبایلێ بەسەکەن بەڕاستی وێنەکانی زۆر ناوازن جێ دەستخۆشە بە کۆمپانیای هەوای بەڕاستی کە لەم دوو بەشەیدا بامەژەم بێدا ئەم ئاستە باشێ بێت سی هەم کامێران ئەویش کامێرا پێرسکۆپ تێلەفۆتۆیەکەتی کە بەڕوونی 64 مێگاپیکسل کۆمپانیای ئۆمی ڤیژنە کە ئاستەکەی زۆر پێشکوترە ڕۆی ISP-ەوە کە چووکە ISP-ەکەی دەگەرێتەوە سەر چیپسێتی مۆبایلەکە کە پێشی دەخات سلۆری ڕوونی و سلۆر و ڕەنگەوەش و هاینەکەشمان لەبیر نەچێت کەویش ئەکسمێجی بوو کە دەتوانێت 3.5 ئکس بکات بە زۆری ئۆپتیکاڵ یاخود بینایی بەبێەوەی تێک بدات وە 100 ئکس زومیش بکات ڕاستی ناوازەیە کە لە 3.5 بگات بە 100 زوومەکەشی دیجیتاڵە ئەمە وێنانێکە پێمان سرکاندون بەڕاستی جێ دەستخۆشێت نابی دێژێ بدەمێتیتر دەربارەی ڤیدۆگرتە لە بەشی مۆبایلێکە لە بەشی داوای داماژی پێ بدەیت بە ڕوونی 4K و 60 FPS ئاستێکی باشە لەرزینەکەی باشە و دەتوانێت لە یەکێکس بە هەمان کوالەتی بووە لە 4Xش بە هەمان کوالەتی بسکرێت بەڕاستی ئمە زۆر ناوازانی بە 4Xش هەمان کوالەتی ڤیدۆ تۆمارکەی بەڕاستی جێگەی دەستخۆشەوە کۆمپانیای هەواوی حدی من گۆ دەرگای دەستخۆش وەڵا زایت حەقی هەندێ بەڕاستی بینە سەر سێلفیەکەی کە سێلفیەکە من پێشتر ڤیدیۆیەکم تۆمار کرد کە گوگل پێکسل 7 پرۆ بگوتم بەڕاستی ناوازەی لە ڕووی سێلفی شەدەن بەڵام بۆ دۆخی شەو ئێواران تۆزێک تێکێدا ڕەنگەکەی دەگۆڕی بەڵام ئەمە تۆڵی کردوتەوە مۆبایلە بەڕاستی 13 مێگاپیکسڵە لە زۆری گۆشەفراوانە 100 پلەیە بە کەیفی خۆت ڕسمی پێدەگری لە هەرچ وەختێکدا دەبێت بەڕاستی ناوازەیە وێنەیەک ئێستاوێنەکان تا بۆ دادەنم ڕەنگی خۆەتی سروشتێتی تێڵێکی زۆر باش لە خۆ دەگە سەعراویە بەڕاستی ینی با ئەمە ببینێتەوە کە دەڵێن سێلفی هواوی مەیتەکان زۆر ناوازێ جارەمانش کە لێ بگە پێگەی دێک سۆمارێک لە پلەی یەکەم دەبین یاخود بڵێم هاو ئاست و هاوشانی 14 پرۆماکس و 14 پرۆیە کەم ئاستە نایابەی هەیە بەڕاستیمانە زۆر نایابوو پێرفێکتن بۆ سێلفی دەتوانێت پشتی پێ بەستن ئەمە لە ڕووی کامێراوە بەڕاستی وە ڤیدیۆ کەشمان لەبیر نەچێت ڤیدۆگرتەکەشی 4K 60 FPS کە لە زۆربەی ئازبەرزەکانی قەدیم هواویش دە هەربەتی دەکرێت دەستخۆشی دووبارە هەر بۆ هواوی ئەمە سەرجەم زەخمۆترین و شازۆترین پارتەکان و دەربارەی سێلفی ئەم مۆبایلە بچمە سەر بەشێکی تر لە مۆبایلە ئەویش ڕووکارەکەیەتی یاخود لەم خاوەندارەتی لە ئەندروید چەندەکەوانە با دەست پێ بکەین ئەم مۆبایلە لە زۆری جیهانێکی خاوەندارەتی لە ئیمۆشن یاخود ڕووکاری تایبەتەکەی هواوی وەشانی سێزەیەم دەکات کە بە پێی سێرشەکانم بێت هارمۆنی OS یاخود 3.1 کە بۆ زۆری چینە بۆ زۆر گلۆبالەکەش بەم شێوازەکە بنچینێک لە سەر ئەندروید 12 کە ئەندرویدەکەی شاردەوەتەوە لە بەشی باوتوکە هواوی ئاماژە پێ نەدەسێت چەندرویدە بەڵام هەر لە بنەڕەتیشدا هەر لەسەر ئەندرویدەکەیە زۆر درێژە نەدەمەوەی بەم شێوازەیەوە چی دەربارەی خزمەتگوزارەکان گوگل کە تۆی بەکارهێنەر توی بینێر بە من دەڵێت ئەم مۆبایلە نایکڕم لە بەرخزمەتگوزارەکانی گوگل وابەجان منیش لەو بڕواایەدام بەڵام ئاک ئەولی ئێستاە کە 2023 ئەم هەموو ڕێگە و جێگرەوە هەیە لەو بڕواایدانی کە تۆ بیت و پارە بە هوای بدەی هوای بەکاربێنیت کە ئەم هەموو شتە ناوازە و ینی هوای و ڕقم نیە بەجددی ئێستا وەم لێ هاتوو من بە دوای هوای دەگەڕم دەیکردمەوە انشاءالله ئەوەی دەمێنێتەوە دەربارەی خزمەتگوزارەکانی گوگل جیبۆکس ئێستا دەتوانی بەکاربێنێت خزمەتگوزارەکان لەسەر ئەم ئیش پێ بکەیت بە شۆڕکە دەهێنیتە سەر ڕوونمایەکەی مۆبایلەکەت بەکەیفی خۆت بەکاردێنیت جا لەمانش کە بە شێوەیەکی یاخود بە مەتوان 100 فەرمیە لە ڕووی ئەپگرێدی دەتوانێت خزمەتگوزارێکی گوگل بەکاربێنێت کە ئێستا بۆ ڕژنی عێراق بەردەست نێ بە شێوەیەکی بە لە داهەتدا بەردەست دەبێت بەڵام ڕژنەکەت بکە بە یونایتد عەرەبی ئیمارات لەوێن دەر هەموو خزمەتگوزارەکان گوگل دەتوانێت ئیش پێ بکەیت کە بە ئیسێرتێکی کەم ئێستا دێتە پێشتان دەیبینن ئەمە ئەم ینی دەتوانێت خزمەتگوزارەکانی گوگل بەکاربێنێت ببینێتی بە زمانی خۆمان ینی چی لێ نامینێتەوە ئەمە ئەم لەکار ڕژنەکەی خۆت بکەیت بەو شێوازە و لە ئەپگەلێری و دەتوانێت دایبەزێنیت ئیش پێ تەواو یاخود زۆریش کەیفت بە هەندێک نهات هەر لەسەر ڕژنی عێراق دەمێنیتەوە جیبۆکسەکەی حیاتەکەی خۆمان هەیە بەکاری دێنێت ببینێت خلاص هەر ئەوەندا لەوێن نازیت تۆ درێژە بدەیت فرسێک هوای بە فرسێک نامێ بەم شێوازنێت تۆ لە شتەکان بۆڵۆ ئەنجادی دەنی بڕیار لەسەر بەشی دواتریشمان ئەویش بریتە لە دەربارەی باتری مۆبایلەکە باتری مۆبایلەکە کە پێشتر مۆبایلەکان وە ڕێژێکی زۆر مامەدی ناکرد کە دەم قزمەوە کە هواوی ڕووکارەکەی زۆر پێرفێکت و ناوازەیە بۆ پاتری وزە هیچ سەرف ناکە بەڵام ئێستا کە سناپدراگۆن بەکار دەبات ڕێژێکی باش دەبات بڵێم سەرف دەکات بەڵام ئێستا بەرزی کردوتەوە کە کردوتی بە 4700 میلی ئەمپێر ئەمە ڕێزێکی زۆر باشە و لەسەر مۆبایلەکە تاقی بێتم کرد
نزیک سێ چوار ڕۆژە لای خۆمە بەجددی هەستراکە موبایلەکە کامیرەی دابەزێت کە کامیرەکە بەکاردەهێنی دادەبەزێت بەڵام بەکارهێنان ڕۆژانە و ئیشپێکردن بەجددی ناهاسی هواوی واتە باتری و زەمان لە هەواوی هەروەکو جارەکان ساڵانی ڕابردوو ناوازەیە بە باتری کەمە شوا دەکات بەهۆی ڕقەواڵە و نەرماواڵی موبایلەکەیە ڕخستنەی تەواوەتیان کردو لە نێوەدەدا ئەوی بینێتەوە بارگاوی کردەوەی بارگاوی لە موبایلە بەرز نەکراوە 66 واتە و 50 واتیش بۆ بارگایی بێتەلەوە 5 واتیش بۆ بارگایی پێچەوانەیە ئەمە دەرباری باتری موبایلەکە و بە شێوازێکەوەمانە پاشان پارت و دەربارەی دواترمان لەسەر بیرگەی موبایلەکەی بیرگەی موبایلەکە بچ بەدەستخراوە لە کوردستانی عێراقدا بە ڕامی 256 گیگابایت کە ئێستا بەردەستە لە بازارەکانی سواری عێراق نرخەکەش هەر پاش تاوەندش ڕاوەسەلانی نرخەکەی بزانیان ئەوەندەش چاوەڕێکێکە دەیخەمەوە و ڕامی 512 گیگابایت کە لە وەشانەکانی داهاتوودا بەردەست دەبێت یاخود بەردەست دەبێت لە عێراق ئەوەی کە ئێستا ئەوە کراوە ئێستا موبایلەکە بەردەستە لە بازارەکانی سواری عێراق بۆ فرۆشتن بە نرخی 11 دلار کە بە ڕەنجی ڕەش کە ئێستا لە بەردەستی مندا و ڕەنجی ڕەساسی یاخود لەم زیوی بە کێشی 209 گرام وە ڕەنگە پرتەقالەکەشی 205 گرامەکە ئینشاءالله لە زەمەنی داهاتوو ڕۆژانی داهاتوو هواوی ئینشاءالله بەردەستە خەڵکی عێراق کە واستێکی زۆر لەسەرەوە پێ دەچێت بیرگەی 512 گیگابایت لەوانەیە هەمان نرخ بێت لەوانەیە گراتر بێت دەڵامەوە دیار نییە وەلا ئێستا شاکم لە ڕۆژان ڕابردوو کە داواکاری پێشوەختە ئەنجام دەدا بۆ هەوا ئەم موبایلە دیاری بە بەهاینەوتن و دورای لەگەڵ بکەویت فیلیبە زیناوازەی وەشانی چوارەمی لەگەڵ بکە بەڕاستیش بیستۆکێکی زۆر ناوازە بوو خۆم دیدەن و بەکارهێنەری بووم زۆر ڕازی بووم کە بۆ ئەمەردەتو لە داهاتوودا دیار نیە بۆ ئەوانەی کە داواکاری پێشوەختیان کرێ بەردەستە یاخود بەردەستە دیارنێکە دیاری لەگەڵ دەدەن یانە بەڵام لە شۆڕومەکانی هوای بەردەست دەبێت هەر ئەمەش بیخەمەوە بێ خۆشەویست زانیاری زیاتر دەوێت دەربارەی خزمەتگوزارەکانی کۆمپانیای گوگڵ کە بتوانێت موبایلەکان وە بەکاربی لە شۆڕومەکانی هوای پرسیار بکە کارمەندەکانی دەر بە شێوەیەکی زۆر جوان و ناوازەتە دەتوان لە من بێ خۆشەویست ینی نیشان بدەن و ڕیڤیو بکەن بۆی خۆشەویست ڕێگەکانی بۆی خۆشەویست سەر و کێشومانەش بۆچێ گونجاوە موبایلە جاخۆچی نایە بڵێم وڵا گونجاوە موبایلەکە بۆ خۆی ئاز بەرزۆ پێرفێکتە و توی بەکارێنەری هواوی هەر دەتوانانی هواویەکە بەکاربێنیتەوە ئەگەر هەر هواویش نی دەتەوی بێتە سەر هوایی و بەس بەڵام ترست هەیە لە خزمەتگوزارە گوگڵ باسم لێەوە کرد کە پێشێستا بێم نەتبێڵێ بەزمانەکەی خۆمان بەڕاستی موبایل هیچی نەوەتەوە بۆتن ئەنی هەر موبایلێجار بز هاتە سەردەستیم دەوی بڵێمەوە بڵێم نانا وڵام موبایل دەتوانێت بۆ کامێرە بیکرێت بۆ ڕۆنما بیکرێت کە بێم نێت بیلێت نەشتێ بەڕاستی بۆ دیزانەکەشی بە پێی خواست دەگۆڕێت بۆ پێشەوە داوای بۆ چێ گونجاوتە باتریەکەشی دەتوانێت پشتێکی تەواوەتی پێ بەستی ئەمە و آیپێکەشمان خستەر و کە آیپی 68 تا 6 متر مۆدا دەکەێت دوانە بڵند گۆستێریێکی زۆر ناوە دەخۆدەگرێت موبایلەکە ئەوەندەیە و ئەوەی فۆکەس لەسەرکرابێت کامێراکانێتی بکە پاڵپشتی کرابوو بۆی خۆشەویستم بە دوور و درێژی خستەڕ ڕێژی زۆر جوان خۆشەویست بۆی خۆشەویستم ئەنجامدا ئەمە بوو کارڕوونا و کامێراکانی و بەگشتی زۆر پێشخراو لە موبایلدا زیر هەر بمێنن بە خۆشی و کامێرانی ئەمان نرخەکەی وانە بوو پارت لە بەردەستە تاوکو ئێستا لە هەمان نرخی سەروی یاخود نزیک آیفۆن 14 پرۆ ماکسەوە S24 ڕاشە بەکارێنەر و دەتەوێت حەز بە هوای موبایلان شایستەیە و تاو تێ بکڕین بۆ بەڕست ئەیتر ئەمانە بوو هەر ببێنن بە ساغی و سەلامەتی و هەر شاد و کامەران بن